بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الزمر قيشتنا آياتي 32 كخواي پروردگار لو كوملا تجدا چند پرسیارك من آراسته دكات وهر خويشي طبعا ولا كمان بيدالت. خواهي قورد فرمي فمن أظلم ممن كذب على الله وكذب بالصدق. فمن أظلم شي لو كسستم كارترا كممن لو كسيك كذب على الله درو هل دبسته بنابي خواوة درو دكا بنابي خواوة أو يك وكذب بالصدق وكذب وبراستش وبدروش دزانت أو راستيي كبوي هاتوا أو راستيي كبوي هاتوا جاء پیغمبر صلى الله عليه وسلم يعني وتا أو پیامه كبا پیغمبران دا هاتوا إذ جاءه كاتك راستيكي بودت جاء پیغمبركيا يعني قرآن يعني سياتك يعني استمكارترين كس ظالمترين كس تاوانبارترين كس خرابترين كس لا إخوة أو كسيكا يكم بناوي خوا ودرو دكا قصدكا قصكاني إخونا بلام دياندات بال خوا يان شتيك دلي بناوي خوا وكي زانست و زانياريكي لسر نين. طبعا أو هم أوانا دقريتا وكا وەک دەڵێ ڕێی خۆیان بۆچوونی خۆیان دەردەبڕن بەڵام بۆچوونی خۆیان بۆی بەهێز بێت بۆی بە قووت بێ پاڵی دەدەنە لای خوا جا ئەوانەی فتوا دەدەن جاری وایە عیلمیان پێ نییە بەڵام فتواکەی پاڵ دەدەنە لای خوا یان پاڵی دەدەنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یا قسەکەی خۆیەتی بەڵام لە جیاتی خۆی دەڵێ زانایان دەفەرمون پێشینان دەفەرمون عولەمایان دەفەرمون ئەوانە ئیفتیران قسەی خۆت ئیخۆتە طبعا بیدە پاڵ خۆت چونکە ئەو کاتە خێر و شەڕەکەی بۆ خۆتە قسەی چاک بێ خێرەکەی بۆ خۆتە قسەی چاکت کردو ئەگەر خراپیش بێ خراپیکەی خۆتە بەڵام قسەکە ڕاستیش بێ بەڵام قسەی خۆتە پاڵی دێ لای کەسێکی دیکە جۆرێکە لە درۆ قسەی خۆتی خۆتە و کاتێکیش ئاەتێک دەخوێنیەوە بەڵێ دەکرێت بڵێ ئەوە ئاەتی خوای پەروەردیگارە و ئەوە تەفسیرەکەیەتی قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەیخوێنیەوە و معنای دەکەی دەڵێ ئەوە قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەس ئەوانەی لێکدانەوەی ئاەتەکانیشن ئەوانەی بۆچوونن ئەوانەی ڕەئین ئەوانەی بڕیارن پاڵیان دەیە لای خۆت باشە بڵێ ئەمن ئاواتەی گەیشتوم ئەمن ئاوا لێی حاڵێ بووم ئەمن وا دەزانم کە ئەو ئاەتە لەسەر بتپەرستەکانی مەکەی کات خۆی کە بتشیان دەپەرست زۆر جار دەیان گوت خوا ڕێگای داوین بتەکان بپەرستین بۆ بتەکان بکەینە هۆکاری نزیک بوونەوە لە خوا دەیانگوت بەهۆی بتەکانەوە لە خوا نزیک دەبینەوە یا بتەکان لە خوامان نزیک دەکەنەوە. خوای گەورەش دەفەرمێت فەمەن ئەظلم چێ لەو کەسە ستەمکارترە یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە ممن لەوەی كذب على الله درۆ دەکا بە ناوی خواوە درۆ هەڵدەبەستێ بە ناوی خواوە ئەوە یەک وكذب و بە درۆشی دەزانێت بالصدقی ئەو ڕاستیەی کە بۆی هاتووە ئەو ڕاستیەی کە بۆی هاتووە پێغەمبەرە صلی الله عليه وسلم باوەڕی پێ نایەنێت بە درۆی دەزانێ یان قورئانێکە کە پێغەمبەر هێناویەتی صلی الله عليه وسلم بە درۆی دەزانێ إذ جاءه کاتێک کە بۆی هات. خوای گەورە بە شێوەی پرسیار دەفەرمێت ئەلەیس فی جەهەنەم مثوى للكافرین ئەلەیس ئایا نییە فی جەهەنەم لەناو دۆزەخدا مثوى یعنی شوێنی نیشتەجێکردن و مانەوە للكافرین بۆ ئەوانەی بێ باوەڕن هەیە یان نییە؟ بێگومان هەیە. جەهەنەم نەک شوێنی بێ باوەڕەکان چەند ئینسان هەن و چەند جنۆکە هەنە لە ناو جەهەنەمدا خوای گەورە شوێنی بۆ هەمووان دروست کردووە بە ئێمە ئیمانداریشەوە وایە ئەوەی کە جەهەنەمت لێدا دەخات ئەوەی دەرگای جەهەنەمت لەسەر قفڵ دەدا ئەوەی جەهەنەمت دەڕوخێنێ حەسەنات و کردەوە چاکەکانی خۆمانن بە کردەوە چاکەکان دەتوانین دەرگای دۆزەخ لە خۆمان داخەین خانووی دۆزەخ لە خۆمان وێرانکەین ماڵی دۆزەخ لە خۆمان وێرانکەین دەنا نەک کەسە کافرەکان کەسە ئیماندارەکانیش لە ناو دۆزەخدا شوێنیان بۆ دانراوە و ئیماندارانیش و لە بەهەشتیش بە هەمان شێوە بەهەشتیش خوای پەروەردیگار بەشی هەموو ئینسانەکان و جنۆکەکان بەهەشتی دروست کردووە بەڵام یاسای خوا لە قیامەتێ چۆنە؟
طبعا جهنم جێی کەس نادرێ بە کەس ئەوانەی کە مستحقی جەهەنەمێنە دەخرێنە جەهەنەم و زیادەکەی خوای گەورە گچکەی دەکاتەوە و وەک دەڵێ جەهەنەم بۆ یەکتر دەهێنێتەوە و ئەو خان و ماڵە زیادانەی کە بۆ ئێمە دروستکراون خوا بە نسیبمان کاو بچینە بەهەشت کە نەچینە ناوی دەڕوخێنرێن و نادرێن بە کەس بەڵام لە ناو بەهەشدا طبعا ئەو کەسانەی کە نایەن شوێنیان بەتاڵی دەمێنرێتەوە دەدرێن بەشێ دابەش دەکرێن بەسەر بەهەشتەکان دەبنە میراتگەری کافرەکان بە پێی نزیکیت لە خوا و چاکی و باشیت و کردەوەی چاکت لە میراتی کافرەکان بەرمان دەکەوێت و بەشی کەسە بەهەشتەکان دەکرێت بەڵام لە ناو جەهەنەمێدا جێگای سزادان بۆ هەموو کەسێکی کافر حاضر کراوە و ئامادەکراوە کەسیش جێگای کەس ناگرێت و جەهەنەمیش بە کەس پڕ نابێتەوە تا ئەو کاتێک خوای پەروەردیگار تەوان پێی لەسەردانەنێت و جەهەنەم گچکە نەبێتەوە بۆ یەکتر نێتەوە فەمەن ئەظلەم چێ لەو کەسە ستەمکارترە یان هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە میمەن لەوەی کە کەذەبە عەلە الله هەڵدەبەستێ درۆ بە ناوی خواوە درۆ دەکا وەکەذەبە بالصدق إذ جاءه بەڕاستی یعنی بە درۆشی دەزانێت ئەو ڕاستیەی کاتێک کە بۆی هاتووە کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا قورئانە جاخوا دەفەرمێ ئەلەیسە فی جەهەنەمە ئایا لە ناو دۆزەخدا مەثوا شوێن و جێگانیە لیلکافرین بۆ ئەوانەی کە بێ باوەڕن پرسیارە هەیە یان نییە تەوەن بێگومان هەیە ئەو جار خوا دەفەرمێ والذی جاء بالصدق والذی ئەو کەسەی کە هات بالصدق بەڕاستی ئەو کەسەی هات و ڕاستی لەگەڵ خۆی هێنا چێیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم یا هەموو پێغەمبەرانن هەموو پێغەمبەران کە هاتوون پەیامێکیان لەگەڵ خۆیان هێناوە کە پەیامەکەیان پەیامێکی حەقە چێ ناردوێتی خوا بۆ شەی ناردووە بۆ قەومەکانیان بۆ گەلەکانیان ئەو جار وەصەدەق به و ئەو کەسەشی ئەو زۆر جێگای دڵخۆشی ها ئەگەر تەنها فەقەرەی یەکەم بێ مژدەکە تەنها بۆ پێغەمبەرانە ئەگەر تەنها ئەوە بێ والذی جاء بالصدق ئەو کەسەی کە هات و ڕاستی لەگەڵ خۆی هێنا ئەو مەبەستی هەندێک لە عولەما دەفەرمون بەس محەممەد پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام زۆرێک لە مفەسرین دەفەرمون نا مەبەستی هەموو پێغەمبەرانە ئەوە بۆ پێغەمبەران ئەدی بۆ شوێن کەوتوانی پێغەمبەران وەصەدەق به و ئەو کەسەشی کە پێغەمبەرەکەی بەڕاست دانیوە باوەڕی بە پێغەمبەرەکەی کردووە بە پەیامی پێغەمبەرەکەی کردووە گومانی لە هیچ قسەیەک وتەیەک کردارێک ڕەفتارێکی ئەو پێغەمبەرەیدا نییە کە بۆی هاتووە خواتیان بۆ دەکا خوا چۆن حسابیان دەکا ئولائیکە ئەوانە هەم پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت هەمیش شوێن کەوتوانی پێغەمبەران ئەوەی پەیامەکەی هێناوە ئەوەی پەیامەکەی بەڕاست دادنێ وەکو یەک خوای گەورەمان مەڵەیان لەگەڵ دەکات دەفەرمێت هوم المتقون ئەوان بەبێ گومانی لە پارێزکارانن پێغەمبەران پارێزکارن خۆپارێزن هەر کەسێکیش پەیامی پێغەمبەرانی بەڕاست زانی بێت و باوەڕی بە پەیامی پێغەمبەران کرد بێت و بەڕاستی بەدوای پەیامی پێغەمبەران کەوت پێ سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە لەگەڵ پێغەمبەراندا بە متەقی حسابی دەکا متەقی کێیە ئینسان بەچی دەبێتە متەقی بەوەی کە واجباتەکان جێبەجێکەین سەرەکیەکان و لە کەبایر و گوناهەکان دوورکەوینەوە تەنها بەوەندەی واجباتی بکە ئەوەی کە واجباتی سەرەکیە ڕوکنە ئەساسیەکانن بیان کە هەموو کەس پێی دەکرێنە گەر بیەوێ و ئیرادەی هەبێ وایە و گوناهە گەورەکانیش مەکە مەمە بە مەلایکەت بە فریشتە بەڵام لای کەمی کەبائیرەکان گوناهە بە هیلاکدەرەکان مەکە ئینسان دەچێتە ڕیزی پێغەمبەران سەلامی خوای لێبێت لە ڕووی چیەوە لە ڕووی شوێنەوە لە ڕووی جێگاوە و لە ڕووی پاداشتەوە و لە بەهەشتیش دەبیە هاوسێ و ڕەفیقی پێغەمبەران سەلامی خوایان لێبێت کە بەبێ گومانیش ئامانج لە شوێن کەوتنی پێغەمبەران ئەوەی کە ئینسان لە قیامەتە لەگەڵ پێغەمبەران بێ لە قیامەت لە نزیک پێغەمبەران لە پێغەمبەران بێ بۆیە دیقەتی ئاەتەکەی دەن والذی جاء بالصدق ئەو کەسەی کە هاتووە بەڕاستی کە مەبەستی پێغەمبەرانە سەلامی خوایان لێبێ وەصەدەق به و ئەو کەسەشی کە پێغەمبەرەکەی بەڕاست زانیوە هەرچەندە لە هەندێک لە تەفسیرەکان تایبەتی دەکات دەڵێ الذي جاء بالصدق محەممەد پێغەمبەرە صلی الله عليه وسلم وصدق به ئەو کەسەشی کە پێغەمبەری بەڕاست زانیوە هێندێک دەفەرمون خەدیجەی خێزانیەتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەشکەوتی حیرا گەڕایەوە و یەکەم کەس کە بەسەر هاتنی جیبریل
کە نەیدەزانی جیبریل لە ئەو کاتە ڕووداوەکەی بۆ جێڕدرایەوە پێغەمبەر بۆی باس کرد چێ بوو؟ خەدیجە بوو. خەدیجە خۆ وەک دەڵێ معلوماتێکی پێشوەختەشی نەبوو، بەڵام بەو تەجروبەی کە هەیبوو لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم ها فەرمووی لەبەرەوەی تو کەسێکی چاکە لەگەڵ خزمەکانت دەکەی، ڕێزی میوان دەگری، ئەوەی دەکەی ئەوەی دەکەی ئەوەی دەکەی، خوا قەت خراپەی لەگەڵ تۆ ناکە، یەکسەر باوەڕی پێکرد، یەکسەر قەناعەتی پێکرد لە ئیشەکەی، یەک زەڕە قەلەقی نەبوو. و هەروەها هەندێک دەفەرمون ئەبوو بەکری سیدیقە، ئەبوو بەکری سیدیقش لە دوو مەشهەددا، یەکەم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی پێغەمبەرم خەبەریان بۆ ئەبوو بەکری برد، چونکە پێش پێغەمبەرایەتیش محەممەدی کوڕی عەبدوڵڵاه لەگەڵ ئەبوو بەکری سیدیق، لەگەڵ ئەبوو بەکر کە ئەو کاتی لەقەبی سیدیقی پێوە نەبوو، ڕەفیقی زۆر نزیک بوون، کە باسی پێغەمبەرایەتی کرد، برادەرەکانی خەبەریان بۆ ئەبوو بەکر برد، گوتیان برادەرەکەت شێت بووە داوای پێغەمبەرایەتی دەکا، فەرمووی ئەگەر ئەو وای گوت پێ ڕاستە باوەڕم پێیەتی چونکە درۆم لێ نەدیوە. ئەو کات بۆ ئەو کاتەش کە ئیسرا و میعراجی کردها پێغەمبەر باسی کرد بە شەوی چوومەتە قودس و بەیت المقدس و لێوە چوومە ئاسمانەکان و ئەوەم بینی و ئەوەم بینی، بتپەرستەکان گوتیان ئەگەر پێشتریش ئەبوو بەکر قەناعەتی پێبوو بێ ئەو جار ئەو بەسەرهاتەی بۆ باسکەین دەزانێت برادەرەکەی شێتەوازی لێ دێنی، بۆیە بە خێرایی خەبەریان بۆ برد، فەرمووی ئەگەر ئەو وای گوت پێ ڕاستە، من زیاتر لەوە باوەڕم پێ کردووە، لەوەی باوەڕم پێ کردووە کە پێغەمبەرە، کە باوەڕت کرد بەوەی کە محەممەد پێغەمبەرە، باوەڕکردن بە قسەکانی زۆر زۆر ئاسانە ها، تەنها ئەوەندە بە زەحمەتە تا ئیمان دێنی بەوەی کە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه پێغەمبەری خوایە، کە ئیمانت هێنا بەوەی کە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه پێغەمبەری خوایە، هەرچی دەیڵێ تەنانەت لەو حکم و یاسایانەشی کە ئینسان لێشی تێناگا و حکمەتەکەشیان نازانێت دەبێ قەناعەتت پێی بێ، چونکە هیچ شتێک لەخۆوە ناڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە خۆشیەوە هیچ ناکات. جا ئاەتەکە عولەما دەفەرمون بەدەلیلی ئەوەی کە ها خوا دەفەرمێت لەهم ئولائیکە بە کۆ دەیهێنەیە بە تاک بە کۆ فعلا بۆیە دەڵێن لەوەی یەکەم مەبەستی هەموو پێغەمبەرانە و ئەوەش طبعا لەگەڵ طبعا ڕەحمی خوای پەروەردیگار و گشتگیری قورئاندا دەگونجێ ئاوا تەفسیریکەین، ئەو کاتە ئێمەش دەگرێتەوە و مژدە دڵخۆشکەرەکە بۆ هەموو مسلمانێکیە. والذی جاء بالصدق ئەو کەسەی کە هات بەڕاستی، ئەو کەسەی کە هات و ڕاستی لەگەڵ خۆی هێنا کە پەیامی خوایە کە هەموو پێغەمبەرانن سەلامی خوایان لێبێ، وصدق به و ئەو کەسەشی کە پێغەمبەرەکە و پەیامی پێغەمبەرەکەی بەڕاست زانی، ئینسان مەرج نییە 100% هەموو پەیامەکەی پێ جێبەجێ بکرێ، وایە بەس دەبێ هەموو پەیامەکەت بە دڵ قبول بێ و دەبێ هەموو پەیامەکەت لە دڵەوە پێی رازی بی و ئینکاری هیچیشی نەکەی بە پێی شتوانە ئەوەی لە دەسەڵاتتدا هەبوو جێبەجێکەی. ئولائیکە خوا دەفەرمێ ئەوانە هەم پێغەمبەران ئەوەی پەیامەکەیان هێناوە ڕاستیان هێناوە، هەمیش ئەوەی باوەڕی بە پێغەمبەرەکان کردووە، ها پێغەمبەرەکانی بەڕاست زانیوە. ئولائیکە هم المتقون، ئولائیکە هم ئەوانە بە تەنها بە بێگومانی لە پارێزکاران. ئەو جار خوای گەورە چی دیکەیان بۆ دەکا؟ لەهم ما یەشاؤون، ئەگەر بەهەشت بەس ئەوەندە باس کرا بە بەس بوو ها، بۆیان ئامادەکراوە ما یەشاؤون، هەرچی ئارەزوویکەن، هەرچی حەزیان لێبێ، هەرچی بیانەوێ عند ربهم لكن پروردگاریان. حديثي فيه ما تشتهيه الأنفس وتلذ الأعين، بهشت ويا هرچی دڵت نفست ئارەزووی دەکا خوای پەروەردگار حازری کردووە و ئەوەی کە چاو حەزی لێبێ بیبینێ خوای پەروەردگار لەناو بەهشتدا حازری کردووە و تەنانەت ئەوەی بە خودخۆتە و خەتەرەش بەسەر دڵت دادێ و تەمەنای دەکەی و حەزت لێیەتی خوای گەورە لە بەهشت بۆت دەکا. لەهم بۆ ئەو کەسانە، کام کەسانە؟ پێغەمبەران شوێن کەوتوەکانیان، ئەوەی ڕاستی پێیە، ئەوەی باوەڕی بە ڕاستیەکەی کردووە، ئەوەی قورئانی هێناوە، ئەوەی باوەڕی بە قورئان کردووە، قورئان بەڕاست دادەنێ. ئولائیکە لەهم ئەوانە بۆیان ئامادەکراوە ما یەشاؤون، هەرچی بیانەوێ عند ربهم لەکن پەروەردگاریان. ئەو جا دەفەرمێ ذالکە ئەوە ها دەفەرمێ جەزاء المحسنین، پاداشتی هەر کەسێکە کە چ بێ؟ چاکەکار بێ. چاکەکار کێیە؟ ئەوەیە کە عیبادەت و خواپەرستی بە شێوازێک دەکا کە خەڵکی لێ دیار بێ یا لێ دیار نەبێ، لە ناو خەڵکیدا بێ یا بە تەنیا بێ، هەست بە مراقەبە و چاودێری خوای پەروەردگار دەکا کە پلەی محسینی طبعا بەرزترە لە ئیمانداریەتی، لە متەقیاتی. ذلك جزاء المحسنین، ئەوە پاداشتی
چاکەکارانە ئەوە یەک و ئیشارەتێکی دیکەشی تێدایە هەر کەسێک ئیمانی 100% بە پەیامی پێغەمبەران بێ سەلامی خوای لێبێ و شریعەتی پێغەمبەرانی بە تەواوی قبول بێت و گومانی لە هیچی نەبێ ڕێک پلەکەی لە ئیمانداریەوە لە متەقیەوە دەگوازرێتەوە بۆ محسینی کە بووی بە محسین ئین الله يحب المحسنین خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێ والله مع خوای گەورە لەگەڵ چاکەکاراندایە و چاکەکاریش ئەو پەڕی دینداریە لەهم ما یشاؤون بۆیان ئامادەکراوە ئەوەی دەیانەوێت لەکن پەروەردگاریان ذلك جزاء المحسنين ئەوە سزای ئەوە پاداشتی ئەو کەسانەیە کە چاکەکارن ئەی بۆچی ئێمە باوەڕ بە پەیامی پێغەمبەران دێنین و سوودی باوەڕبوون بە پەیامی پێغەمبەران چییە یان ئەگەر باوەڕمان بە پەیامی پێغەمبەران کرد گومانمان لە پەیامی پێغەمبەراندا نەبوو پەیامی پێغەمبەرانمان لە دڵەوە قبول بوو بەبێ مناقەشەکردن خواتی کەمان بۆ دەکا طبعا چاکەی یەکەم ئەوە بوو بە متەقیمان حساب دەکە وایە دەمانکا بە متەقی چاکەی دووەم ئەوەیە لەهم ما یشاؤون هەرچی بتەوێت تەواو یعنی هەرچی بە خەیاڵت دادێ بە مێشکت دادێ لە دنیاە کە کەس دەستی ناکەوێت لە ناو بەهەشتێدا خوا بۆ دەکاجە هەرچی تۆ فکری لێ دەکەیەوە و بیری لێ دەکەیەوە لەوە زیاترت پێدەدا خوا ئەوە دوو سێهم خوای گەورە دەتکا بە محسین و بە چاکەکار ئەو جارە لەوەش زیاتر خوای گەورە چی کەمان بۆ دەکا ليكفر الله عنهم تا ڕەش کاتەوە خوا لەسەریان ئەسوأ الذي خراپترینی ئەوەی کە عامیل و کردویانە ئەوە چاکەی پاداشتی چوارەم ليكفر تا ڕەش کاتەوە تا بسرێتەوە خوا عنهم لەسەریان ئەسوأ يعني خراپترینی الذي عملوا ئەوەی کە ئەوان کردویانە ئەوە چوارەم چاکە کە بەچی دەستمان دەکەوێت بەس بە باوەڕهێنان و بەڕازدانانی پەیامی پێغەمبەران لە دڵەوە وەکو ئەبوو بەکر کە گوترا پێغەمبەر وای گوتووە تەواو مناقەشە نەکەی وایە کە زانیت کردارەکە فعلەکە ئیشەکە ئیشی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دڵنیابی لەوەی کە ئیشی پێغەمبەر هەڵێ و کەم و کوڕی و ناتەواوی تێدا نییە قەناعەتت پێی بێ ئەگەر وەکو ئیشت پێ نەکرێ خودی بڕوا پێبوونەکە قەناعەت پێبوونەکە قبولبوونەکە لە دڵ بەتەنێ ئینسانی دەگەێنێتە ئەو مەرتەبەیەی وەک دەڵی جێبەجێکردنەکە بە پێی توانایە چونکە لێرە دەفەرمێ ئەسوە یعنی کەسەکە خراپەشی هەن نەک خراپترینەکانیشی هەنە بەڵام کە ئیمانی بە پەیامی پێغەمبەران بوو بەڕاستی قەناعەتی بە شریعەتی پێغەمبەران بوو ئەو قەناعەت و بڕوابوون بە پێغەمبەرانە دەبێتە مایەی چی مایەی ئەوەی کە خوای گەورە خراپترین کردەوەکانمان لەسەر ڕەش کاتەوە لیوکەفیرە تا بسرێتەوە تا ڕەشی کاتەوە خوا عنهم لەسەریان ئەسوأ الذی خراپترینی ئەوەی کە عەمیلو کە ئەنجامیان داوە ئێستاش تەواو نەبووە پێنجەم قازانج کە دەیکەین لەوەی کە باوەڕی تەواومان لە دڵەوە بە پەیامی پێغەمبەران هەبێ ئەوەیە کە وەیەجزیەهم بۆی پاداشتیشیان بداتەوە خوا وەیەجزیەهم بۆ ئەوی پێیان بگێنێتەوە ئەجرەهم پاداشتیان بەڵام چ پاداشتێک بئەحسەنی الذی بەپێی چاکترینی ئەوەی کە کان و یعملون ئەوان لە دنیادا کردویانە بەپێی چاکترینی ئەوەی کە کردویانە لە دنیادا کە ئیمانت بە پەیامی پێغەمبەران هەبوو ئیمان بوون بە پەیامی پێغەمبەران بەڕاستی خۆ ئاگای لە دڵە لە دڵەوە قەناعەتکردن بە قسەی پێغەمبەر بە پەیامی پێغەمبەر بە شریعەتی پێغەمبەر وە قبولبوونی ئەو قورئانە لە دڵەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە خراپترینی کردەوە خراپەکانت لەسەر بسڕێتەوە گە خراپترینە کە سڕانەوە گچکەکان ئەوە گومانی تێدانێ دەسڕێنەوە وازەحە ئەو جار کاتێکش کە دێتە سەر پاداشت خوای گەورە کام کردەوانەمان بۆ حساب دەکا چاکترینەکان هەمیشە خوای گەورە بە پێی چاکترینەکان پاداشمان دەداتەوە کە زۆر جاری کە باسم کردو ئاگامان لێی بێت تەمان خوای گەورە دوو یاسای هەیە عادل فەضل وایە تەمان خوای گەورە گەر عەدالەتمان لەگەڵ بەکار بێنێ ئەوەیە کە خراپەت کرد سات بۆ بنووسێ وایە بە پێی خراپەکەت چاکەشت کرد بەقەدەر خۆی چاکەت بۆ بنووسێ وایە بەڵام خوا لەگەڵ ئیمانداراندا بەو یاسای عەدلە مامەڵە دەکا لە قیامەتەیە بە یاسایەکی دیکە کە پێی دەوترێ یاسای فەضل خوای گەورە بە یاسای فەضلەکەی لە دوو ڕوەوەیە فەضلێکی لە ڕووی ئەوەیەوە کە هەر ئەوە کە ئیمانت بە پەیام و شریعەتی خوا هێناوە خودی ئیمان بوون بە پەیامی پێغەمبەر ئەگەر هەمووشت جێبەجێ نەکرد بێ
هەوڵت دابێ ئەوەی لە تواناندا هەبوو بێت جێبەجێت کرد بێت و ئەوەی پێشت جێبەجێ نەکرابێ خۆت بە کەمتر خەمزانیوە بەڵام باوەڕت پێیەتی دەزانی حەقا خراپترینی کردەوەکانت لەسەر دەسڕێتەوە ئەوە لەلایەک خراپەکانت تای تەرازووی ئەوەکانت سووک بوو وایە و هەروەها چاکەکانیشت بۆ دەخاتە تەرازووی بەڵام چاکەیەک بێکە نا فەضلی خوای هەرەوەندە نییە تەمان فەضل بەشێکی ئەوەی یەک چاکەت بۆ دەکا بەدە هێندێک جار چاکەیەک بە سەتە هێندێک جار حەوسەتە هێندێک جار تاوە فەضلی خوای پەروەردگار لەوەیەوە کە چاکەیەک بەدێ هێندێک جار یەک بە سەتە یەک بە حەوسەتە هێندێک جاریش والله يضاعف لمن يشاء خوای گەورە حەوسەتەکەش چەند ئەوەندە لێ دەکا ئەو جار هەندێک جار دەڵێ ئەضعافا مضاعفە یعنی چەندان ئەوەندەی زیاتریش لەوەش فەضلی خوای پەروەردگار گەورەتر بۆ ئێمە ئەو ئاەتەیە ها زۆر جێی دڵخۆشیە خوای گەورە لە چاکەکاندا دێ چاکترینەکەت بە نمونە بەوەردەگرێ ها بە نمونە کاتێک محاسبەی تۆ دەکرێت لەسەر نوێژێ وایە لە محاسبەی نوێژێ دەردەچی خوای گەورە دەیەوێت قورسایی نوێژەکانت بخاتە ناو تەرازووی لە نوێژەکانتدا چاکترینەکەی دێنێ ها چاکترین نوێژت لە ژیانی خۆتدا کامەیانە خوای گەورە ئەو یانت بە نمونە بۆ وەردەگرێ ئەو جار ئەو چاکترینەکەت بۆ دەکاتە یەک بەدا یەک بە سەد یەک بە حەوسەت و زیاتریش بۆ بەخشینیش بە هەمان شێوە لە ژیانتدا کام بەخشینت لە هەمووان زیاتر جێی خۆی گرتووە لای خوای گەورە چاکتر قبول بووە خوای گەورە ئەویانت بۆ دەکات بە پێوەرد لە ڕۆژەکانت بە هەمان شێوە لە قورئان خوێندنەکەت بە هەمان شێوە لە ذیکر و تەسبیحاتەکەت بە هەمان شێوە هەر عیبادەتێکت کرد بێت هەر خواپەرستیەکت کرد بێ خوای پەروەردگار چاکترینەکەت بۆ حساب دەکات کە ئەو پەڕی فەضلە و ئەو پەڕی منەتە و ئەو پەڕی چاکەی خوای پەروەردگار لەگەڵی کردوین کە دەبێ هەستی پێ بکەین و تەفسیری بئەحسەنەکەش هەندێکی دیکە بەو شێوەیە تەفسیری دەکەن دەڵێن وەیەجزیەهوم بئەحسەن الەذی خوای گەورە پاداشت دەداتەوە بە زۆر چاکتر لەوەی کە کردوتە کە بە بێگومانی پاداشتی خوای گەورە لە کردەوەی ئێمە بە هەموو جۆرێکی چاکترە واضحە کە ئیمان بوون بۆیە ها هیچ کات تەمان ئیمان قەناعەتی ناودڵ شتێکی کەم نییە ها ئەو تەصدیقەی کە خەدیجە هەی بۆ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر هەی بۆ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابە هەیان بۆ بە پێغەمبەر خۆ ها پێغەمبەر لە صلی الله عليه وسلم کە قیبلە گۆڕا لەکوێ گۆڕدرا لە قودسەوە گۆڕدرا بۆ کەعبە بەڵام لە چ حاڵەتێکیدا وەحی بۆ هات لە ناو نوێژێدا دوو ڕکعاتی کرد بوو دوو ڕکعاتی نەکرد بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی وەرجێڕا خۆ لە ناو نوێژەدا نەشیگوت ئەوە جیبریل هاتووە وەحی بۆ کردومە بەڵام سەحابە لەگەڵیان ڕوویان وەرجێڕا یان وەرنەجێڕا ڕێکڕیان وەرجێڕا ڕێک بە ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا قەناعەتیان بە پێغەمبەر بوو ئەو قەناعەت بوونە بە شەرعی خوا بە قورئان و بە فەرمودەی صەحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو قەناعەتە ئەو قازانجانەمان بەنسیب دەکا ها دەمان کا بە متەقی بە ڕەفیقی پێغەمبەران ها چۆن خوای گەورە پێغەمبەران بە متەقی وەصف دەکا ئەوەشی باوەڕیان بە پێغەمبەرانە بە تەواوی وەکووان بە متەقی وەصفیان دەکا چۆن پێغەمبەران لە ناو بەهەشتێدا ئەوەی بیانەوێ پێیان دەدرێتێ ئەوەی شی کە باوەڕی بە پێغەمبەرانە بە هەمان شێوە ئەوەی بتەوێ خوا پێت دەدا چۆن پێغەمبەران محسین و چاکەکارن ئەوەشی باوەڕی بە پەیامی پێغەمبەران هەیە محسین و چاکەکارە ئەو جار قازانجی ئەوەی دیکە بۆ ئێمەیە ها لیوکەفر الله و پێغەمبەران خوا پاراستونی لە هەڵا وایە بەڵام ئێمە پارێزراو نین لیوکەفر الله عنهم یعنی ئەوە ئێمە زیاتر استیفادەی لێ دەکەین لە پێغەمبەرانیش تا بسڕێتەوە خوای گەورە لەسەریان خراپترین ئەوەی کە ئەنجامیان داوە وەیەجزیەهوم و پاداشتیشیان بداتەوە بئەحسەن الەذی بە چاکترینی ئەوەی کە کانوا یعملون ئەوان لە دنیادا ئەنجامیان داوە ئەو جار طبعا ئاەتی دواتر بتپەرستەکان زۆر جار بەچی هەڕەشیان لە پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم بە بتەکان دەیانگوت محەممەد جنێو بە خواکانی ئێمە دەڵێ خواکانی ئێمە بە هەرچەندە پێغەمبەر جنێویشی نەدەدا بەڵام دەیگوت ئەوانەی ئێوە دەیان پەرستن ضەڕیان نییە نەفعیان نییە ناتوانن قازانستان بۆ بگێنن ناتوانن لە خوا نزیکتان کەنەوە زۆر جار دەیانگوت خواکانی ئێمە محەممەدی تووشی شەلەلی و کوێری و سەقەتی و زیان و زەرەر دەکەن خوای گەورەش دڵنەوایی و دڵنیایی وەک دەڵێ پارێزبەندی دەدا بە پێغەمبەر دەفەرمێت چی ئەلەیس الله بکاف عەبدەه ئایا خوای گەورە بەز نییە بۆ بەندەکەی خۆی ئەلەیس الله ئایا خوای گەورە کافین بەز نییە تا ببێتە پارێزەر و چاودێر و وەک دەڵێ پشتیوان و یارمەتەدەری بەندەکەی خۆی
ئەگەر کەسێک ئەڵڵا پشتیوانی بێت و ئەڵڵا بیپارێزێت و ئەڵڵا لەگەڵی دابێت و وەک دەڵێ دیفاعی لێ بکا و بەرگری لێ بکا پێویستیت بە کەسی کە دەبێ بێگومان نەخێر. ئەلەیس الله بکاف عبده، ئایا خوای گەورە بەس نییە بۆ بەندەکەی خۆی تا پارێزگاری لێ بکات، تا زەرری لەسەر لادا، تا ئەگەر پێویستی بە قازانج و بە سوود بوو بۆی بێنێ. بێگومان بۆ ئێمە شەروایە ها خوا ئەڵڵا چۆن خوای محەممەد بووە ئاواش خوای ئێمەیە ها وایە چۆن محەممەد عەبدی خوای ئێمەش عەبدی خوایین. بەس لەوانەیە لە چیدا جیاوازیمان هەبێ؟ لە متمانەدا ها متمانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخوا خوا کە گوتوێتی ئەلەیس الله بکاف عەبده ها پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبیرتانە ها بیستوتانە لە کاتی هیجرەتدا ها دەورەی ماڵەکەی گیراوە وایە بە شمشێر بەدەست و کەسە ئازاکانی ناو مەککە، بەڵام لەبەرەوەی خوای گەورە پارێزبەندی داوەتێ یەک ترسیشی لەسەر نییە بە ناویاندا دەڕوا ها لەبەرەوەی متمانەی بەخوای خواش دەی پارێزێ وایە ئەو کاتەی دەچێتە ئەشکەوتی ثەور ها کە ئەبوو بەکر دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بتپەرستەکان سەیری قەیتانی پێڵاوەکانیان کەن ئێمە دەبینن. پێغەمبەر دەڵێ چی؟ ما ظنك ها باثنين الله ثالثهما ها گومانت چییە بە دوو کەس کە خوا سێمیانە؟ خوامان لەگەڵە، خوات لەگەڵ بێ هەر لە هیجرەت ها کاتی خۆی کە تەبەن سوڕاقا ها پێی دەگا و بەتەمایە بە حساب سەریان لێ کاتەوە و بچێ لە بەرامبەریاندا 200 وشتر وەربگرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک زەڕە خۆی تێناگا تێک نادا و یەک تۆزیش ناشڵۆژێ و دڵنیاشە لەوەی چونکە خوا پێی گوتووە ئەلەیس الله بەس فەرقەکەمان ئەوەیە ئەتۆش منیش متمانەمان بەقەد پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخوا بێ خواچی بۆ پێغەمبەر کردووە هەمان شتیش بۆ من و تۆ دەکا ها جیاوازیەکە بەس لە متمانەکەیدایە ها بۆیە تەمان کاتێک دوعای دەکەین کاتێک تەعەووذ دەکەین خۆپارێزی دەکەین تەوەکولەکە گرنگە ها وایە تعوذات دەخوێنی بە نمونە شەوێک کە تعوذاتت خوێند و دڵنیا بووی لەوەی کە خۆت تەسلیم بەخوا کردووە و پارێزەری تۆ خوایە وەرە بە مەلاین جنۆکە بێن بزان دەتوان لێت نزیک ببنەوە کە تەوەکولت هەبوو ها با مەلاین ساحر خڕ بێتەوە سحرت لێ بکا بەڵام تۆ ویقایەت کردووە و خۆپارێزیت کردووە خۆت داوەتە دەستی خوای ها بەڵام قورئانی بخوێنیەوە و خەیاڵ و مێشکرد لە کند جنۆکان بێ تاخوا کەنجین دەستت لێوە دەوەشێن و خۆت پیشان دەدەن وایە قل وەڵای بخوێنی و وەک دەڵێ لە هەر کەسێکیش گومانەتە بێ تاخوا کەنجین ڕۆژێک سحرێکت لێ دەکا و جادوێکت لێ دەکا ئەوە تەوەکول نییە خۆدانە دەستخواتەوە و کە متمانەت بەخوای کرد دەبێ ئیهمالی کەی گوێی نەدەیە فعلاً پێغەمبەر وای کرد ئەلەیس الله بکاف عەبده ئایا خوای گەورە بەس نییە تا ببێتە پارێزەر و دیفاعکەر و بەرگریکەر لە بەندەکەی خۆی بێگومان بڵێ ئەو جار خوا دەفەرمێ وەیخەویفونەکە ئەوان ئەتۆ دەترسێنن بالذینە بەو بتوو پەرستراوانەی من دونیه کە لە جیاتی خوا دەپەرسترێن ها دەکرێت لە دار و بەردی بترسەی دەکرێت لە جنۆکەیەکی بترسەی کە عەبد و مەخلوقی خوای گەورەیە بەبێ خوا هیچی پێ ناکرێ ها دەکرێت تەنانەت لە ئیبلیسیش بترسێنە ها ئێمە جاری وا هەیە ترسان لە شەیتانیش دەگاتە دەرەجەیە کە ناوێری لە کەوڵی خۆت بجوڵێەوە پێت وابێ شەیتان دەتوانێت هەموو شتێکت پێ بکە تەنانەت ئیبلیسیش ئەوەی نە ئینسان لێ بترسێت چونکە لە بەردەستی خوایدایە وایە بێخوا ناتوانێت هیچت پێ بکات و هیچت لێ بستێنێتەوە بۆیە وەیخەویفونەکە ئەتۆ دەترسێنن بالذینە بەو شتانەی کە من دونیه جگە لە خوا دەیپەرستن ئەو جار خوا دەفەرمێ وەمەن یضلل الله هەر کەسێک خوای گەورە گومڕای کرد سەری لێ شێواند قابیل و شایستەی ڕێگای ڕاست نەبوو فما له نییە بۆ ئەو کەسە من هات هیچ کەسێک کە بتوانێت ببێتە ڕێنمونیکار و هیدایەتدەر و ڕێگا پیشاندەری واضحە وەیخەویفونەکە ئەتۆ دەترسێنن ئاەتەکە ئەلەیس الله بکاف عەبده ئایا خوای گەورە بەس نییە تا ببێتە پارێزەر و دیفاعکەر لە بەندەکەی خۆی تەبەن وەڵامی ئێمەی مسلمان چییە؟ بێگومان بەڵێیە هەم بۆ پێغەمبەر بەسە هەم بۆ ئێمەش کە شوێن کەوتەی پێغەمبەرین و عەبدی خوای پەروەردیگارین ها خوا بت پارێزێت و خوات لەگەڵ بێ ئیشی خۆت بەخوا بسپێرە و خۆت تەسلیمی خواکە پێویستت بە هیچ کەسێکی دیکە نییە وەیخەویفونەکە بالذینە من دونی ئەتۆ دەترسێنن بەو بت و پەرستراوانەی کە جگە لە خوا دەپەرسترێن جاجاران بە شێ دەیان ترستان پێغەمبەر
بەلات و عوزاها بەدار و بەرد ئێستا بە خەڵکی دیکە دەترسێنن جاری وایە بە فڵان دەسەڵاتە و بە فڵان حیزبە و جاری بە مەعاش بڕین و بە پارە لێکەمکردنەوە و بە فەسڵکردن و بە نەقڵکردن و بە شتی وا دەترسێنن و فعلەنیش خەڵکێکەیە دەترسێت لە مەخلوق و دروستکراوێکی وەک خۆی کە نازانێ خوای گەورە ئەگەر ئیرادە و ویستی لەسەر نەبێ مەخلوق و دروستکراوەکان لە بەرامبەر تۆدا هیچیان پێ ناکرێت ومن يضلل الله هەر کەسێک خوای گەورە گومڕای کرد و سەری لێ شێوان فما له من هات ئەو کەسە بۆی نییە هیچ ڕێنمونی کەرێک ئەدی ومن يهد الله هەر کەسێکیش خوا هیدایەتی دا خوا ئیمانی خستە دڵ فما له نییە بۆ ئەو کەسە من مضل هیچ کەسێک بتوانێت گومڕای کە هیدایەت ئەگەر بەڕاستی بچێتە دڵها ئیمان ئەگەر بەڕاستی چوویە دڵ تامی ئیمان ئەگەر شیرنایەتی ئیمانت کرد لە دڵتدا ئەوە پارچە پارچە گۆشتت لێکەنەوە بۆی کافرتکەنەوە و لە ئیمان پاشگەزتکەنەوە ئینسان ئەگەر تامی ئیمانی کرد بێ ها پاشگەز نابێتەوە بۆ چونکە یەک جار دەمری وایە لە ئاگردا بتسووتێنن وەکو ئەسحابی وختودا هەمانە لە قورئاندا نمونەی لەو شێوەیە تازە موسڵمانن لەسەر ئاگر ڕایان دەگرن پەشیمان دەبیەوە یا بتسووتێنین هەڵە بمسووتێنە بەس پەشیمان نابمەوە با لێرە بسووتێن بۆی لە قیامەتێ نەسووتێم ها ئینسان ئەگەر تامی ئیمانی کرد ومن يهد الله هەر کەسێک خوا هیدایەتی دا خوا ڕێنمونی کرد فما له نییە بۆ ئەو کەسە من مضل کەسێک کە بتوانێت گومڕای کەوسەری لێ بشێوێنێ ئەو جار خوای گەورە وەکو هەڕەشە دەفەرمێ ئەلەیس الله بۆ پێغەمبەر فەرمووی چی ئەلەیس الله بکاف عەبدا وایە خوای گەورە بەس نییە پارێزەرت بێ بەندەکەی خۆی بپارێزێ بە ئەی ئەلەیس الله ئایا خوای گەورەش بەس نییە کە بیعەزیز کە باڵادەستە شەی بوێ عقوبەی دەدا و سزای دەدا ذی انتقام هەموو تۆڵەیەکیشی لەکنە هەموو سزایەکی بەدەستە لەو دنیایدا حەزی لێبێ هەناسەت دەگرێتەوە وایە کەی حەزی لێبوو لەکوێ حەزی لێبوو ڕوحت دەچێشێت لەکوێ حەزی لێبوو بە زەویدا دەتباتە خوارێ بەردت بەسەردا دەبارێنێ بارانت لێ دەگرێتەوە خواردنت لێ دەگرێتەوە ئاوت کەم دەکا بە هەورە تریشقە و هەورە بروسقە و بەدەیان وەک دەڵێ بە مێشولە و پێشولەیەک دەتوانێت سزادا وەکو ئەو سزایانەی بۆ قەومەکان ناردوون ومن يهد الله هەر کەسێک خوا هیدایەتی دا فما له من مضل هیچ کەس نییە بتوانێت ئەو کەسە گومڕاکە ئەلەیس الله ئایا خوای گەورە بعەزیز عەزیز یعنی باڵادەست نییە بۆ سزادانی بێ باوەڕان لە توانایدا نییە بێ باوەڕەکان سزادا و کەسیش لە دەستی خوا ڕزگاری نەبێ ذی انتقام خاوەنی هەموو تۆڵەیەکیش نییە بێگومان دەبێ بڵێن چی بەڵێ کەواتە ترسانی ناوێت لە غەیری خوا کۆیلایەتی بۆ غەیری خوا ملکەتکردن بۆ غەیری خوا دوور لە ئێوە بێئیمانیە لەلایەک و ئیمان سەعیفیە و لایەکی دیکەش گەمژەییە بەڕاستی نەناسینی خوایە و نەناسینی ئەو کەسانەشە چونکە خوا بیەوێ کەسێک سزادا سزای دەدا ناتوانێت لە سزای خواش ڕزگارکە و خوای گەورەش هەرچی ئینتیقام و تۆڵە هەیە لە کنیەتی لێرە کە بیەوێت تۆڵت لێ بستێنێتەوە لە هەموو چرکەیەکدا خوای گەورە دەتوانێت دوژمنەکانت ناحەزانت سزادات و هیچی لێکەم نابێ ئەو جار خوای گەورە دەفەرمێت وەلە ئین سەئەلتەهم ئەگەر پرسیار لە بتپەرستەکانی مەککە بکەی بڵێ چی من خەلەق السەماوات والئەرض کێ دروستی کردوون ئاسمانەکان و زەوی دەڵێن چی لێقولن الله بە دڵنیاییەوە یەکسەر بەبێ ڕاوەستان دەڵێن الله لێیان بپرسی کێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە لات و عوزا و بتەکانی ئێوە یان الله کە خوای منە دەیان گوتی لەوەیدا بەبێ مناقەشە لێقولن الله دەیان گوت خوا قل کەواتە مادەم لەوەیدا گوتیان الله پێیان بڵێ ئەفەڕەئەیتم هەواڵم پێ بدەن ما تدعون من دونه ما ئەو شتانەی کە ئێوە دەیان پەرستن جگە لە خوا ئێوەی ئەوانەی ئێوە بەندایەتیان بۆ دەکەن جێ لە خوا چیان بەدەستدا دروستکردنی ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە ئاسمانەکان و زەویشدا هەیە مەخلوقی کێیە مەخلوقی خوایە بە ئیعترافی بتپەرستەکانیش ها تەنانەت لات و عوزا لە دار و بەردی دروستکرابوون دار و بەردەکان چێ دروستی کردبوون خوا ئەوان بەس تاشی بوویان تۆزە جوانکاری و هەیکەلیان بۆ دروستکرد بوودنە مەخلوقی خوا بوون دروستکراوی خوا بوون ئەوەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە و ئەوەی ئەو شتانەی دروست کردووە کە لە نێوان ئاسمانەکان و زەویدان دروست کراون خوا دروستی کردوون دەی هەواڵم پێ بدەن ما تدعون من دونی ئەو شتانەی کە ئێوە دەیان پەرستن و هاواریان دەکەنێت جگە لە خوا دەسەڵاتەکەیان چەندە این بقەی ناکەوە نەیانتوانی ئاسمان دروستکەن نەیانتوانی زەوی دروستکەن خالق نین بەڵام ئەیتی ئین ئەرادەنی الله بضڕین ئەگەر خوای گەورە بیەوێ زەرەرێکم لێدا
زیانێکم پێ بگەێنێ هەل هن کاشفات ضره ئەو خوانەی ئێوە دەتوانن لا ببەن لەسرم زیان و زەرەری خوا کە بۆی هێناوم دەتوانن بێگومان نا ئەدی ئەو ئەرادنی بڕەحمەتین ئەگەر خوایەک بێوێ خوای گەورە ئەڵڵا بێوێ ڕەحمەت و میهرەبانیەکەم لەگەڵ بکە چاکەیەکم بۆ بێنێ هەل هن ممسکات و ڕەحمەتی ئەوان دەتوانن بگرنەوە لێم ڕەحمەتی خوای نێڵن ڕەحمەتی خوان بۆ بێ ها نا هاو ذكري همور دوای نوێژێکی سنەتە بڵێ اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت اللهم لا مانع لما أعطيت ئەگەر خوای گەورە بێوێ شتێکت پێ ببەخشێ کەس دەتوانێ ڕێی لێ بگرێ بێگومان نا دوای نوێژەکان ها دوای استغفر الله استغفر الله اللهم انت السلام ومنك السلام تباركت يا ذا الجلال والإكرام اللهم لا مانع لما أعطيت خوا أوي تو بيم دي كز ناتواني الرم لي بقري ولا معطي لما منعت أجر توش شتيكم ببخشي ولا معطي لما منعت أجر توش شتيكم لي بقري وكز ناتواني بيم دا كسك مخلوق هيك دروس كراوك نا لتواناي داها بيم ببخشي نا لتواناي داها بالليم بستينيتو بكل قيسده كي خوا زاونك بتكان ها أوانا شي استاك الزيندون كبشرن كمروفن كذا صلاة خلق عبداتيان بودكا هر وكوان بيد صلاة خو أو شتاني كنخوش بم وربا حرتي دا صلاة داري دنيا هي بتواني الشفاء مدا ويا مردن بودي با حرتي دا صلاة داري دنيا هي بتواني ويا توزك مردنكم بودواخا ويا شتيوا هيا بيقمان نية طبعا قل أفرأيتم بيان بلي هوالم بيبدن ما تدعون من دون الله سبارت بواني كيوا ديان فرستن جغل أخوا إن أرادني الله بضر أجر خواي جورا بيه زرركم ليدا هل هن كاشفات ضره أوان دتوان لا ببن أو زررك خوا بو هناهم بويا ما إيمان دار ببس يودون نخير و أو أرادني برحمة يا أجر خوا بيه تاكيكم لقلك هل هن ممسكات رحمتي أوان دتوانن بقرنا والليم رحمة خوا طبعا أوش ببي قماني نخير كواتا مادام خواكاني أوان ناتوانن زررم لێدەن و ناتوانن ئەو قازانجانش خوا بۆم دێنێ لێم بستێنەوە قل حەسبی الله پێیان بڵێ کەواتە بەسمە خوا بەسمە الله بیپەرستم هاواری کەمێ لێی بترسێم خۆشم بوێ پشتی پێ ببەستم شەریعەتەکەی پەیامەکەی دینەکەی قبوڵ کەم عەلەیهی هەر بەو خوایە یەتەوەکەل پشت دەبەستن المتوکیلون ئەوانەی کە بەتەمای پشت بەستنن ئەوانەی بەتەمان پشتیوانێک بۆ خۆیان بڕیاردن پارێزەرێک بۆ خۆیان بڕیاردن کاربەڕێکەرێک بۆ خۆیان بڕیاردن ئەوانەی دەیانەوێت کاری خۆیان بە کەسێک بسپێرن چێ شایستەی کار پێسپاردنە بێگومان تەنها و تەنها خوای پەروەردیگار خالیق و دروستکەری ئاسمانەکان و زەوی کە بتپەرستەکانیش ئیعترافیان کردووە سەیری ئاەتەکەی کەنەوە وەلئین سەئەلتەهم ئەگەر لێیان بپرسی من خلق السماوات والأرض چێ دروستی کردوون ئاسمانەکان و زەوی ليقولن الله بدل نيايوا دلين شيء الله جاولا منونيش ليه سوين دشان خواردوا تيانا سوين بخوا دل نياين لويكا اوي اسمانا كانوا زوي دروس كردون الله يا قل بيان بل ليان ببرسا افرايتم دي هوالم بيبدن بين بلن ما تدعون اوشتاني ايوا ديان برستن من دون الله جقل اخوا ان ارادني اگر خوابيه بوم ان ارادني الله أجر بيه من خوا بضر زرركم بوبينه هل هن خواكاني اي ولا توانان داهي كاشف لا ببن ضره زرر خوال سرم بيقمانا أو أرادني برحمة أجر بيه بومن تاكيكم لقل كاخوا هل هن لتوانان داهي خواكاني اي ممسكات رحمتي بقرنا وليم ليم بستينا ورحمتي خواي أوش يانا كواتا مادام ناتوانن زررم ليلادن وناتوانن نفع قازان زكانشم ببن خوان بوتيا ها بو بترسم كسيك نتواني زررم ليدا نتواني زرريشم ليلادا نتواني قازانجشم بو بيني نتواني قازانجشم لبستيني خواتي كلش ودا بو عبداتي بو بكم بو بنداتي بو بكم بيقمان اوانش يستا خلق ولاياتيان بودكا همويان بتيمردونين زيندون بلا موكوتون وەکو تۆ یەک عەقڵیان هەیە دوو چاویان هەنە دوو یەک بیرکردنەوەیان هەیە و زۆر جاریش دەسەڵات و مەنسەب و پارە وەک دەڵێ پلە و پایەکەی بەرز کردوونەتەوە دەنا عەقڵ و ژیریان لەوانەیە نیم هێندی تۆ نەبێ
ظروف و زەمان دەوروبەر گەورەی کردوون و بردوونیە پێشەوە دەنا لەوانەیە لە زۆر خەڵکی نزمتر و لە خواردتر بن چۆن دەکرێت ئینسان عەبدایەتیان بۆ بکە بێگومان ناکرێ ئەو جا خوا دەفەرمێت قل حەسبی الله بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی ئیماندار خوان بەسە عليه هەر بەخوا یەتەوەکل پشت دەبەستن المتوکلون ئەوانەی کە بەتەمای پشت بەستنن ئەو جار قل یا قوم اعملوا على مكانتهم بڵێ ئەی قەومەکەی خۆم طبعا دوای چەندی دوای 23 ساڵ داعوە ئافو 13 ساڵ داعوە 13 ساڵ بانگەوازی 13 ساڵ شەو ڕۆژ و وەک دەڵێ گەرما و سەرما و تەحملکردنی هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیەکان لە پێناوی تێگەیاندن و حاڵی کردنیان ئەو جار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ ئەگەر هەر بە قسەیان نەکردی هەر گوێیان لێ نەگرتی بڵێ یا قەومی یایەکی مەحذوفی لێ ئەی گەلەکەم ها پێغەمبەر لەگەڵ بتپەرستەکانی ئازمانشیرن بۆ ها قەت نەیگوت ئەی کافرینە ئەی مولحیدینە ئەی بێ باوەڕینە ئەی ستەمکارینە ئەو ئوسڵوبی وەک دەڵێ تەکفیرکردنە و بە کافردانانە بەتایبەتی لە قۆناغی داعوەکردن و بانگەوازیکردندا کارێکی خراپە ها دەبێ بڵێ چونکە داعوەکردن لە خۆشەویستیانە وایە بانگکردن لە خۆشەویستیانە تەنانەت ڕەخنە لێگرتن و سەرزەنشکردنی ستەمکارانیش بۆیە لە ستەمەکان واز بێنن یا قەومی ئەی گەلەکەم ئیعملوا على مەکانەتیهم ئیشکەن ئێوە لەسەر ڕێباز و ڕێگا و وەک دەڵێ بیرکردنەوە و ئەوەی کە باوەڕتان پێیەتی ئینی عامل ئەمنیش ئیشی خۆم دەکەم ئێوە بەوەی کە باوەڕتان پێیەتی ئیشی خۆتان بکەن مادام هەر بە قسەی من ناکەن ها واضحە ئینی عامل ئەمنیش لەسەر ڕێگا و ڕێبازی خۆم بەردەوام دەبم کە ئیشی ئێوان چی بوو ئیشی ئێوان بتپەرستی و پلاندانان و نەخشەدانان بوو بۆ کوشتن و لە ناوبردنی پێغەمبەر و صلی الله عليه وسلم ئیمانداران خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ بێ منەتیان کە یعنی چیتان کردووە بیکەن مادام هەر بە قسە بناکەن قل یا قوم بڵێ ئەی گەلەکەم ئیعملوا ئیشکەن و بەردەوام بن على مەکانەتیکم لەسەر ڕێگا و ڕێبازی خۆتان کە بریتیە لە دژایەتیکردن و وەک دەڵێ دووبەر یعنی وەستان لە بەرامبەر پێیان و شەریعەتەکەی مندا ئینی عامل ئەمنیش ئیشی خۆم دەکەم کە داعوەکردن و بانگەوازیکردنی خەڵکیە بۆ لای خوا بەڵام فەسەوفە تعلەمون لەمە دوا دەزانن نەتیجەی من کوێیە وەی ئێوە کوێیە ئەمن بەکوێ دەگەم و ئێوە بەکوێ دەگەن ئەوەی لەگەڵ مندا بێ دەچێتە کوێ و ئەوەی کە لەگەڵ ئێوەدا بێ دەچێتە کوێ جا بۆ خۆی جوابیان دەداتەوە دەفەرمێن من یەئتیه عەذاب هەر کەسێک ئاگاتان لێ بێ بۆی هات سزا ئەوە یخزیه ئەو سزایە ڕیسوا و زەبوونی دەکات وای لێ دەکات جارێکی دیکە ڕاست نەبێتەوە و سەر هەڵ نەداتەوە من یەئتیه هەر کەسێک بۆی بێت عەذاب سزا و خەشم و قین و تووڕەیی خوا ئەو خەشم و قین و تووڕەیی و سزای خوایەتی لێ دەکا یخزیه زەبون و سەرسۆڕی دەکا ئەوە یەک ئەو جار وەیحل عەلەیه و هەروەها دەچەسپێندرێ بەسەریشیدا دادەبەزێنرێتە خوارێ بەسەریشیدا عەذاب مقیم سزایەکی هەمیشەیی و سزایەکی بەردەوام کە ئەوەی یەکەم مەبەستی سزای دنیاییە عەذاب یخزیه خوا لە دنیادا بە شێوازێک سزای دەدا زەبونی دەکا و ڕیسوای دەکا فعلا بتپەرستەکانی مەکە سەرەکانیان ها لە جەنگی بەدردا خوای گەورە زۆرینەیانی زەبون کرد و ڕیسوا کرد وایە و دواتریش بە فەتحی مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو بە باڵادەست و بە گەورە و ئەوانەشی کە ئەو کات دژایەتی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم شوێن پێغەمبەر کەوتن بەشێکی زۆریان و ئەوەشی کە ئیمانی نەهێنایە بە بێباوەڕی مرد و سزای جەهەنەمی بۆ خۆی مسۆگەر کرد من یەئتیه عەذاب هەر کەسێک بۆی بێ سزای خوا یخزیه سزای خوا بە شێوەیە کە ئینسانی زەبون و سەرشۆڕ و ڕیسوا دەکا ئەو جار وەیحل عەلەیه دەچەسپێ بەسەریشیدا دێتە خوارێ بەسەریشیدا عەذاب مقیم سزایەکی مقیم یعنی هەمیشەیی و بەردەوام کە سزای دۆزەخە خوای گەورە پەناماندا صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه ئەجمعین